بینەرانی خۆشەویست، میوانی بەرنامەکەی من بەڕێز کاک عەلی مەحموود چالاکوانی بواری مافی مرۆڤ ڕۆژنامەنووس و پێشمەرگەی دیرین لە باشووری کوردستانەوە لەگەڵمانە. کاک عەلی، هەروەکی جەنابەت بۆ خۆت ئاماژەت پێکرد، ئێران لەسەر و باوەڕەیە کە هەر چوار پارچەی کوردستانی بەشێک لە ئێران بوونەوە و کاتی خۆی لێ ئێستاندراوە و دێ بگەڕێنەوەێ کەوا بوو بۆی کار دەکا، نەک ئەوەی کە بڵێ چاوی باشووری کوردستان ڕەشترە و خۆشتری دەوێ. ئەوە بابەتی باشوور و بەشێک لە عێراق ئەزانێت، ئێستا ئەوەی حکمی عێراقا ئێرانە. ئەو نەهاتووە دیفاع لە بەرگری لە ئێمە بکات، ئەو هاتووە وەسعی ئێستا پارێزێت داعش سەیتەرە نەکاتە سەر عێراقا، کوردستانش بەشێک لەوێ سەی دەکات. قاسم سلێمانی هاتووە عێراق وەکو کیانێک وەکو وڵاتێکی یەکگرتووە پارێزێت لە دەستی پەلاماری ئیسلامی سیاسی سونی، نەهاتووە بۆ ئێرە. ئەگەر من بەڵام لە هەمان کاتیشدا پێویست ناکە خەڵک قسەی ناڕاستی درۆ بڵاو بکەنەوە مەدحی سەنای بکەن. نەخێر قاسم سلێمانیە لە هەولێر بووە، چکە هەولێر بە داعشە ناگرترا، هەولێر 1 ملیۆنە نەفەری تیایە کاکە، لە ڕووی سەربازیەوە هەر لە ئەوەی نەختی ئەلفوبای سەربازی بزانێ ئەزانێت داعش هەولێری پێ کۆنتترۆل ناکرێت. لە مووسڵ ڕاستە پێیکرا، لەبەرەوە هەمویان عەرەب بوون و ئیسلامی سیاسی بوون و مەیلی شیعەگەرایانەوە خۆیان بوون بە داعش، بەڵام لە کوردستانە خەڵک ناوێ بە داعش. کاک عەلی، ئەمە دەبیستین لە کتێبە مێژوویەکانیشدا ئەوەی باسی قارەمانێتی پێشمەرگەکانی کوردی باشوور دەکرێت لە دوای کۆماری کوردستان، تەنان لە کاتی کۆماری کوردستانیشدا قارەمانێتێکی بێوێنە باسییان لێ دەکرێت، ینی بە تایبەتی پێشمەرگەی پارتی. ئەوەندەی من خوێندومەتەوە. ئایا ینی قاسم سولەیمانی بۆ خۆی بێ بە 48 کەس بێنێ، ئایا ئەو 48 کەسە دەبێت چ ڕۆستەمێک بن بە 48 کەس بەرگری لە کوردستان کە لە حاڵێکدا کوردستان دان هزار هێزی پێشمەرگەیە، کوردستان هێزی پێشمەرگەیە، ینی ئەو پێشمەرگەی کە لە کۆمەلگای نێونەتەوەی باز دەکرا دایانوت هۆکاریەوەی کە پێشمەرگە ئەوە سەرکەوتۆ بەرامبەر بە داعشەوە پێشمەرگە بە دڵ دەگەڵ شەڕەکەیە، بە دڵ ناترسێ، ینی 48 پاسدار ئەوە بە دڵ ئاگان لێەوە بە کوردستان تەسلیم نەبێ و کوردستان داگیر نەکەن، ینی دەکرێت بە پرسێکی کورد ئەوە بێ. ئەوە تۆهین نییە بە پێشمەرگە بەو هەموو ڕۆڵەیە کە خەڵک ڕۆڵەکانی خۆی دەناک بۆ شەڕی داعش شەهید دەبوون، ئێستا بڵێن پارێزگای لە کوردستان دەکەن، بینی هەمووی بەراورد کا لەگەڵ 48 پاسدار بەڕای جەنابەت. شتێک وەکو ڕاستکردنەوەش بێت، ئەو شوێنە کەوێتە منتقی هەولێرەوە، دەشتی قەراج و دەشتی هەولێر لە ساڵی هەشتاکانە پێشمەرگەی پێشتر پێشمەرگەی حیزبی سۆشیالیستی لێ و زۆر ئازابوون، دوای حیزبی سۆشیال لە شکستیدا، بەڵام ئەو ماوەی دواتر کە پێشمەرگەی یەکێتی و حیزبی شوێتیا بوون، ئەو دوو هێزە لە هەموو هێزەکانی تر ئازاتر بوون لەو منتقەیە. بە پێچەوانەوەن پێم وایە ئەو پێشمەرگانەی لەو منتقێ بوونین پارتی پێشمەرگە ڕێزمێ، من لەو ناوە پێشمەرگایەتیم کردووە، زۆر سست و ناچالاک بوون، قەت ڕۆژێ لە ڕۆژان چالاکێکیان ناکرد لەو مێژوەیە. بۆیە سەدان پێشمەرگەی کۆن کە لەو ئازاکان من باسیەکەم هاتنە چای قەرەچووخ، سەدان هەزاران بگرە هەزاران خەڵک ناخەوت لە هەولێرە، با بە خۆ مەسەلە قاسم سلێمانی چی ئەو کۆنە پێشمەرگانە هەمووی هاتنەوە ئەوێ. جگە لەوە سەدان پێشمەرگەی پارتی کرێکارانی کوردستانی لێبوو، سەدان پێشمەرگەی حیزبی دیموکرات و کۆمەڵەکانی لێبوو، حیزبەکانی تری لێبوو. ئەمە قەت ڕاز نییە یەک نەفەری پازاریش یەک پازدارێک لە گرتنەوەی مەخمووردا بەشداری نەکردووە. ئەو وەکو گوتم ئەو دوانەی کوژران 2 هەفتە ڕێک دوای ئەوە 24 مانگ کوژران بە هاوان، کە من پێشتر لە بابەتێکە من لەوێ نەبوومە، بە بابەتێ نووسی بووم کە ئەمانە بە لەخۆم تەقیبەتەوە جانیانە، بەڵام هەندێک لە برادرانە لێن نەخێر گولە هاوان بووە، بە گولەی هاوان کوژرا. بۆ ئەو زانیارانە وەکو مێژووە بێ ڕاست بکرێتەوە، ڕاست نییە. قاسم سلێمانی ڕۆڵێکی نەبووە لەوەیە، قاسم سلێمانی لەوانەیە ڕۆڵی هەبێ لە سونە کوشتنا، لە شەڕی ڕوومادیا، لە شەڕی حەویجەیە، لە کورد-کوشتنا لە کەرکووکە، لەوانە هەمووی ڕۆڵی بووە. باشە من پێتەڵێم لە ساڵی 98ەوە کە قاسم سلێمانی بۆتە فەرماندەی سوپای قودس،
چەند کوردی ڕۆژهەڵات تیرۆر کراوە لە باشووری کوردستان هەمووی بە ئەمری قاسمی سلێمانی بووە هەمووی بە ئەمری قاسمی سلێمانی تیرۆر کراون یەکێک نەبووە چونکە ئەو فەرماندەی قودس بووە قەرارگای ڕەمەزان بووە ئەی ئەمری چی کوژراون کاگالی ئەوەی ڕاست بێ گەر باسی ئەوەی بکەین ئێمە دەردمان زۆرە مە ڕۆژهەڵاتی یعنی گەر باسی ئەوەی بکەین چەندمان لێ کوژراوە بێ سەر و شوێن بوونە و کەس لێوە دەنگ ناتۆ هیچ کاتێک ئاوڕماوێنداتەوە لەو بەشەیدا ڕاستی لەوە لەسەروانش بە جواب هاتووینە بەڵام کێشەکە ئەوەیە نمونەی جەنابەت کەمن نمونەی ئێوەی کە وەجواب دێن کەمن بەڵام نمونەی ئەوانەی کە ئێستا من بۆ باسی هەمەی حاجی مەحموود دەکەم ئەو کەسێکە کە قسەکەی ئەو خۆشی با پێدرم لە سەرتا شۆڕشی ئێرانە ناوچەی مەریوان و سنە پێشمەرگە بۆ یارمەتی کوردی ڕۆژهەڵاتی داوە یعنی ئەبواە ئەو ڕەنج و تێکۆشانەی خۆی خۆشەویستترین هاوڕێی لەوێ شەید بۆ ئەنوەر مستەفا ناوەکەیم لە بیرۆ چووەم دەقەیە ئەو کوڕەکەی خۆی بوو پێم کوڕەکەی خۆی لە حەویجە پەیوەندی بە ڕۆژهەڵاتەوە نەبوو بەڵام ئەو بۆ خۆی لە ڕۆژهەڵات پێشمەرگە بووە لەگا بوتارایە یارمەتی کوردی ڕۆژهەڵاتی داوە ئێستا خێرەوە دێت ڕیکلام بۆ بەم تا ئاخری تەمەنە دێ ڕیکلام بۆ قاسم سلێمانێ کات و بەداخەوە لە دوای نەوەتوێکەوە هەموو مێژووی خۆی سڕیەوە کە بەو پەیوەندیانێک کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانایەتی ئەبێ بزانێت کە ئەو مێژووە سبەینەیە چۆن ئێستا هەندێک لە سەرکردەکانی یەکێتی باسی فایلدارەکانەکەن ئەمەش نەوعە فایلێکە ئەمە فایلەکە تاوانەکەی کەمتر نییە لە فایلی پەیوەندی بەعس ئەم فایلە تاوانبارە وەکو بەعس وایە ئەوەی ئەوێت کەرامەتی پارێزراو بێت مێژووی پارێزراو بێت ئەو مێژوە سیاسی کە کردوێتی ئەبێ مەقەیەتی ئەو بێ فایلەکەی ئاشکرانە بێت کە تو بوویتە ئیطلاعات بوویتە میت لەناو ئیطلاعاتی ڕزایە گرتیان لە شوێنێکی تر گرتی ئەمە لەگە کاکە حەمەم نێو زانیاریە ئەمە وەکو فایل دەمێنێت ئەبێ بزانن کاگالی کاتێک کە مامجەلال بووە سەر و کۆمار خەڵک خۆپێشاندانی دەکرد خۆشیان دەردەبڕی لەسەر خۆشی خەڵک جیران زیندانی سەرەوەی 10 ساڵ کردیان بە دەزانین بۆ کرمان لەبەرەوەی کە ئەمە خەنی دەبووین ئەگە دەماندیت کوردێک لە عێراق حکم دەکا ئەگەر کاک مەسعود بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان لەسەرێکە کوردێک چەند چوار سەر کۆماریمانەیە هێشتا کوردێک داوای لێبوردنی لە قوربانەکانی خۆی کە بەسایەوە چۆتە ئەو کورسیە نەیکردووە باز بکەم یان کاتێک هەر ئەو نا کاتێک بەڕێز ئۆجەلان گیرا ئەمن بۆ خۆم بەڕێز ئۆجەلان گیرا وێنەم دەگرت لە وێنەگرتنەکەیدا گیرام دوو شەویش گیرام خەڵکێکی زۆر گیرا یعنی بۆ هیچ پرسێکی کوردی باشوور نەبووە ڕۆژهەڵات لەسەر شەقام نەبێ ئەمە ناڵێن خۆتان بکوژدن ئەمە دەڵێن کوردی ڕۆژهەڵات تەنیا دەڵێن کاتێک کە لەوێ شەهید ڕۆژ نەبوو شەهید بنێژرێ ینی ئاهەنگ و حەفلە نەکرێ بۆ وێنە بەرپرسی حیزب بێت کاکە گوناهی حەمەی حاجی مەحموود وەکوەیە چۆن ئەگەر مەلایەک لە گوندێکی گوناه دەکات تاوانی مەلایەکی بەقەت هەموو گوندەکەیە گوناهی بەرپرسێکی سیاسیش زۆرە حکوومەت ئێستا بەڕای من دەبێت بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم یەکێتی ئەوانە هەموو وەدەنگ بێن بڵند کاکە تو مافت نییە قاسم سلێمانی دەکەیە ناتوانن لەبەرەوەی هەموو مێژوێکیان لەگەڵ کۆماری ئیسلامیە هەیە هەموو ئەوراق و فایلیان هەیە لەوێ بە قوربانت بم هەموو لەوێ مێژوێکیان هەیە لەگە کۆماری ئیسلامی ئێرانە سبەینێ هەموو شتەکانیان ئاشکراکەن ناوێرن قسە بکەن باشە کاک علی شتێکی دی ئەخۆ شۆڕشە هەر سەر دەگرێت ئێران لە ناوچە ئێران دەڵێن تەرمێکە ئێستا فقط ماوە بینێژین باشە ئەدی جەنابەت وەکو باشوورێک دیارمە بەسم جەنابتی نەوعی دەبێخ لە ڕۆت هەڵبێ سبەینی بێ ڕۆژهەڵاتی من بڵێ کاکە ئەمیش ئەوا بووم دەگەڵ ئەتۆی کورد دەبێت و برای منی دەبێت برای من بابەکەم ئەوان ڕویان دێت سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەریان کردووە کە ڕویان هات 16 ئۆکتۆبەر و سیوێکی ئابیان کردبوو کەواتە ڕویان دێت جارێتتر دێنەوە ئەوێ و دێنە لای حیزبەکان و پێشوازی ئەکرێن و باوەڕکە ئەو وەختە عەلی و عەلیەکان و خەڵکەکانی تر و ئەوانەی کە
پشتیوانی ڕۆژە وڵاتی کوردستان بە بەرگا بێنە ژوورۆ بۆ ئاگاداریت بەڵام با من شتێکی بەزەناو بڵم ئەو شان باوەڕکە دەبێ بەرگە بێتە ژوورۆ باوەڕکە نییە لەوانە بشگرترین ئەوە من نمونەیەکەمێ ڕاپەڕینمان کرد لەنەوە تو یەک جا شەکەر لە وەرگواکەی خۆمان بوو لە دارەت و ترسا ڕۆحێت و وەڵا ڕۆژە بینی ناو بازار وە پاراداتە خەڵک ئەو وەختە 50 دیناری تازە دەرچوو بوو ئەو 50 دینارێت تەفیلەکان ئەیدا پیان پاکەتێکی لیان وەرەگرت و 47 لیانە سندەوە منش گوتم بابەگیان تۆ بواکەی ئەو پاکەتەی تۆ بەلاشەوە سێت لەبەرەوەی لە بازار پارەکەی تۆ 46 دینارەکەت هەروازم لێنەنا دەستمی گرت پیلمی گرت و برنی چوومە ناو بردمێ فڕێمیدایە ناو زیندانیەکەوە باوەڕکە 6 سەعات جاشەکە منی گرت کە من لە ڕاپەڕی لە ئالاساس بەشداریم کردووە پێشمەرگایەتیم کردو نازام تەڕەماشم کردو و تەنزیم بوومە و مناڵ بوومە 16 ساڵ بوومە یەکێتی بوومە و ئالاساس ئەمە نایخوات من پێت ئەڵێم من ئەترسم لەوەی کە دوایی بە بەرگەشت نێنن لە ڕۆژهەڵاتیش بینە ژوورۆ ئەم حیزبانە ئابڕیان نییە ئەم حیزبانەی ئێمە ئابڕیان نییە من پێت ئەڵێم هیچ ئەوان سیوێکی ئابوو 16 ئۆکتۆبەریان کرد کوردستانیان فرۆشت کوردستانیان تاڵان کرد ئێستا دێتە سەر شەکابرا فایلی هەیە فایلی هەیە چاو قایمانە دێتە سەر تەلەڤیزیۆن قسە ئەکات و شەڕ ئەفرۆشێ بەمدا و شەڕ ئەفرۆشێ و لێدوانەدات ئەوە ئەبایە ئینتیحاری کردای خۆی بکوشتایە بۆیە زۆر ئاساییە هیچ وێی مەدەرێ دێنەوە بۆ ڕۆژهەڵات لە دەرگادان داوای یارمەتیەکەن خۆ ئەم سەرکردانەی ئێمە خۆ تۆ با پێت بدەم من بەبیرم دێت بە چەند سەعات جەلاو تاڵەبانیوانە گەیشتنە لە شەید قاسم و عەبدوڵای موتەدی بە چەند سەعاتە گەیشت لە ساڵی با بێ بڵێم لە ساڵی 1970 بە چەندێکە گەیشتنەوێ باوەڕکە بۆیە سڕیان بگرتە نۆریانەگرت بۆیان ببینن یارمەتیان بدەن ئینیان بکەن ئەمانە وەفایان نییە ئەمانە بوونەتە کۆنترایەکی نێودەوڵەتی ئەمانە ئەزمونێکشیان پیا کردووە لە کرێگرتەیە یعنی بە دوای فەنی کرێگرتەیە ئاگەڕێن بۆیە چارەسەرکردنیان زۆر زەحمەتە خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان بەشێک بوو لە بیربۆچوونەکانی بەڕێز کاک عەلی مەحموود و من کوردنژاد ئێمە قسەمان کرد گفتوگۆمان کرد هیوادارم هەر کەسێک دژی بۆچوونەکانی مەیە هەر یەک لە ئێمەیە ئامادەم لەگەڵیدا بنیشین قسە بکەین بەڵام کاک عەلی پێم خۆشە ئەوەش باس بکەین کە من بۆ خۆم لەسەرەوە باوەڕم خەڵکی باش و خەڵکی ئاسایی بەگشتی دەگەڵ ئێمە هەن ئەو برایەتی و خزمەتیەمان هەر ماوە هەر هەیە بەڵکو ئەوە گەورەکانن ئەوە بەرپرسانەوە حیزبەکانن ناهێڵن خەڵک بێن حتى ناندوان کردووە کوردایەتی نەمێنێ یعنی ئەتۆ جلوبەرگی کوردی عیبە باز لە کوردایەتی باز لە ئەدەبیاتی کوردی ینی هیچ شتێک ڕەنگ و بۆی نەمادەنا من پێم وایە چونکی ئەو ماوەی خەڵکی کۆیە بەڕاستی هۆیان داوە یان بە درێژایی مێژوو خەڵک باس خاڵێک تریش بکەین ئەویش ئەوەیە هەر دەسەڵاتەکەنیە بەشێک لەوەی بە ناوی ئۆپۆزیسیۆنە بە تایبەتی حەزابی ئیسلامی بە تەواوەتی دژی ئەم بزنەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەیە یعنی وا قاوە دەنەما دژ بە ئەخلاق و حیجاب و ئەم نەوع عەشتانن بەڵێ حیجاب کاتێک کە زۆرە ملێ بێ بە زۆر ئەیسەپێنیت چۆن بە زۆر مەمنوعکردنی شتێکی باش نییە دژ بە ئازادەکانە بەڵام سەپاندنیشی بە زۆر هەر دیسان شتێکی دژ بە ئازادی و فاشیانەیە بۆیە ئەبێ بزانین یعنی کۆمەلگایان وان ڕاهێناوە لەسەر ئاستی گەلی جاران بیرروباوەڕی سیاسی لە کوردستانە نەتەوەی و چەپ بوو ئەم هیژمۆنیای بیرروباوەڕی سیاسیش کاریگەری لەسەر شەقام دانێت ئێستا شەقامی سیاسی کوردستان بەرەو کۆنەپەرستی ڕۆیشتووە وەکو جاران نییە ئەو کۆنەپەرستیە قازانجی خۆی لەگەمانەوەی کۆماری ئیسلامی ئێرانایە من باشە تۆ ئەزانی ساڵانە چەند سەد هەزار کەس ئەچێ سەردانی شیمالەکات چەند سەد هەزار کەس سەردانی تارانەکات چەند سەدان کەس پێ عیب نییە ڕۆژنامەنووس پێ عیب نییە ناسنامەی کۆماری ئیسلامی وەرەگرێ و ئەچێ لە کرمان و لە ئەسفەهان دەورەی ڕۆژنامەنووسی دەبینێن لایەن دەستگایەکی سیخوڕی وەکو ئەمەوەی کە باسم کردناوی باجارە تریش بۆ بینەرانی خۆشەویست باسی ناوەکەی ئاشکرا بکەم جام کوردی
جام کوردی کە دەستگایەکی سیخوڕیە لە سلێمانی کراوەتەوە لە پاڵ ئیطلاعات و لە پاڵ قونسڵیەوە شان بە شانی ئەوان بۆ کاری سیخوڕی ئیشەکات. جام کوردی گەلێ مەترسیداترە لە ئیطلاعات لەبەرەوەی ئیش لەسەر هێزی نەرمەکات، ئیش لەسەر ئەوە کات گەنجان و ڕۆشنبیرانی کورد وا لێ بکات کە دش بە بزوتنەوەی ڕزگا خۆیان بن. باشە یعنی سەر سوور نامێنێ لەسەر ئەوەی تاوانەکەی سەیتەرەی کۆی کرد بە ئاشکرا لەسەر تەلەڤیزیۆن دەرچێ و کاندید بێت بۆ هەڵبژاردن. لا سیر نییە ئەوەی هەشت پێشمەرگەی حیزبی دموکراتی بە نوێژی نیمەڕۆ لە دوای سیارەوە بە چاو بەستراوەی و دەست بە سراوەی برد لە ڕێگەی بیارەوە بۆ ئێران کاندیدی پەرلەمان بێت و بێت لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەوە ناو حیزبی سیاسیا قسە بکات. یعنی ئەمەیە ئێستا باشووری کوردستان ئەمە وەزعەکەیەتی تۆ لە دوای تیرۆرکردنی 380 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان 380 کەس وەرە چ وڵاتێک لەم دنیاە بینیت 380 کەسی تیا تیرۆری سیاسی کرابێت. یعنی ئەمە کارەساتە. هەرەوەی کاگە لێم دەڵم مێژوو هەروە نابێت، دنیا هەروە نابێ، مێژوو دەسوڕێتەوە نابێ. من پێتە لەم ڕۆژێکە بێت چۆن ئێستا ماوەیە زۆر چەپڵەمان بۆ فایلدارەکانی باشووری کوردستانێدات هەر ڕۆژی جەریدەی هاوڵاتی و ئاوێنایەکیشیان بڵاوە کردەوە. ڕۆژێکە بێ ئەوەی ئەوانش بڵاوە کرێتەوە. ئەزانین چیە کرێگرتەوە، چیە کرێگرتەی میتە، چیە کرێگرتەی ئیطلاعاتە، چیە کرێگرتەی چیەیە. بەڵام ئینسانی شەرافەتمەند بەداخەوە ئەوەیە کە لەگەڵ ئەگەر ئێمە کوردیش نەبین، ئێمە کوردیش نەبین بەڵام بزوتنەوەی کورد دشی ستەمینەتەوایەتی دش ئەو جینۆسایدەی بەرامبەرێ کرێت ئەرکێکی ئەخلاقی هەرتاچێکە دژی ئەعدام بێت، دژی جینۆساید بێت کە لە باکووری کوردستان لە ڕۆژ ئاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان پیادا کرێت. ئەمە وەکو ئەرکێکی ئەخلاقیە، هیچ پەیوەندی بە کوردە. من ناسیۆنالیست نیم، باوەرکە ناسیۆنالیست نیم. بەڵام کەسێکم باوەڕم بەوەیە کە دەوڵەتێکی کوردی هەبێ بۆ ئەم کوردە کە ستەمینەتەوایەتی لەسەرە. باوەڕم بەوەیە کە ئەم کوردستانە ئەبێ بۆ ئێزیدی و بۆ کاکەی و بۆ تورکمان و بۆ هەموو کەسێک وەک هاوڵاتی سەیری بکە. کوردستانێکمانەوێت جوانتر بێت لەوەی ئەمان بەیان مەزراندووە. لە جیاتیەوەی من تۆ تیرۆرکەم ئەبێ وەکو ئاوارێک بجێنم، ئەبێش پێڵاو دەسەر چاوم دانێم لە باشووری کوردستان، ئەبێ ڕێگە نەدەم فڕۆکەی بێ فڕۆکەوان هەموو دەقەیە بێتە سەر. ئایا تۆرکە لە فنلەندا ڕێگادات فڕۆکەی بێ فڕۆکەوانی کۆماری ئیسلامی بێت لێ تیرۆریت کات، ڕێگادات ئیطلاعاتێ بێ لێ تیرۆریت کات. ئەی باشە کوردایەتی ئەمانە لە چی بە ناوی ناسیۆنالیزمەوە بە ناوی کوردایەتیەوە بازرگانی دەکەن، درۆ دەکەن، پارە دەخۆن، سەختەچێتی دەکەن، کلاوات دەکەن، هەموو ئیشێکی خراپ دەکەن. ئەمەیە مەسەلەکەی. زۆر بەداخەوە کاک عەلیجان زۆر سپاس کرد لەگەڵم بووی، دیارە قسەت خۆشن و درێژەشی پێ بدەین خۆش نەبوو. بەڵام ڕاستیت دەوێ وێنێت کەمن ئەمە هیوادار بووین ڕەنگە وێنەی وەکو جەنابەت زۆر بن، بەڵام ئەو کەسانی کە بوێری وان هەبێ قسەکانیان بڵێن لەنا خەڵکی. ئەمن واف کرد دەکەم شەقامی کوردی لەگەڵ ئێمەیە، بەڵام کەمن ئەو کەسانی کە قسەکانیان دەربڕێن شەقامی کوردی لەگەڵتانایە، بەڵام خەڵکێکی زۆر لەگەڵتانایە. من پێ دەڵێم چ ئیطلاعات چ بەشێک لە هێزە سیاسەکان وەکو ئایدۆلۆجی دژی ئەو شۆڕشن لە ڕۆژهەڵاتی کوردستانە بێ و چه حیزبە دەسەڵاتدارەکان بگرێ لەوانەیە بڵێم هەنێ حیزی بە ناو ئۆپۆزیسیۆن زیاتر دژی ئەوەیە لە حیزبە دەسەڵاتدارەکان کە ئێمە لەو وەختەوە منتەوە قسەیان پێ دەڵێن. لانی کەم شاری کۆیەمان هەر دەگەڵا لانی کەم و نمونەی وەکو منش ڕێگێک منش کۆییم ئەسڵ نمونەی ئینسانی وەکو جەنابیشتمان دەگەڵا. زۆر سپاس بەڕێزانەوەی بیستان بۆ چوونەکانی کاک عەلی مەحموود بوو. هیوادارم کێوەش بەشدار بن لە باسەکانی دیکەماندا. زۆر سپاس کاک عەلیجان، زۆر سپاس. هەر بمێنی بۆمان و ساغ و سڵامەت بی. چاوتان ماچەکەم سڵاوم هەیە ڕێز و حورمەت. زۆر سپاس.